ساڵتان لەبێت لە فستیڤاڵی کەرکووک بۆ تەکنۆلۆژیا و داهێنانم دیارە ئەمە دووەم فستیڤاڵە کە لە کەرکووک سازەکرێ. ئامانج لەم فستیڤاڵە چییە؟ بەشداربووان لەم فستیڤاڵە کوێن؟ ئەو گەنجانن کە خاوەنی وزە و تاقە و توانایەکی زۆر بەهرەدارن. ئەو گەنجانن کە ئەمڕۆ پێشان بە هەمووان دەدەن دەڵێن ئێمە خاوەنی توانا و داهێنانین. ئایا لێرە پرسیارەکانەوە بێ ئێمە وەکو دەرچوان بەگشتی ئەبێ چاڕوانی دامەزراندن کەین یاخود کەرتێکی تایبەت هەبێ بۆ ئەو هەموو بەهرەمەندانی کە لێرە لەم فستیڤاڵە بەشدارن. گرنگی ئەم فستیڤاڵە لە چدایە؟ تا چەند گرنگە ئەم جۆرە فستیڤاڵانە بەردەوامی هەبێت. ئێمە لەگەڵ بەشداربووان خاوەنی بەهرەدارەکان گفتوگۆکەین، لەگەڵ بەشداربووانی فستیڤاڵەکەش لە هەمان کات گفتوگۆکەین بینەر. بەگشتی باسی ئەم فستیڤاڵاکەین بۆ خودی ئێوەی داهێنەری ئێسا و داهاتوش تا چەند ئەم جۆرە فستیڤاڵانە گرنگە با لە فستیڤاڵەکەەوە دەست بێت. سەرەتا بەخێر بن سەبارەت بە فستیڤاڵەکە بەڕاستی گرنگیەکی تەواوی هەیە کە لێرە ئەتوانین تواناکانی ئەو گەنجانە یاخود ئەو گەنجانەی لە زانکۆ و پەیمانگاکان فێری ئەو زانستە بوون و چیان لێ بەرهەمهێنەوە لێرە بتوانێت پێشکەش بکرێت و خەڵکی ببینن کە لە زانکۆ و پەیمانگاکان ئێستا قسەیەک باوە کە خوێندکارەکانی زانکۆ تەواویەکەن و هیچیش ناکەن بە هیچ. ڕەهانێکی ڕاستە لەلایەن حکوومەتەوە و ئەو هۆکاری سەرەکیە کە نەتوانراوە بواری زانستی و بواری دامەزراندن زیاد بکات. بۆش بواری زانستی لە زانکۆکانە دا ئەبەزە بێگومان تۆ ئەگەر ئێستا تەلەبێ بچێتە زانکۆیەکەوە بڵێت من خۆتەعی نابم هەوڵ نایە خۆی هیلاک ناکات بۆیە داهێنان نایەتە کاراوە. بەڵام هەنێک گەنج هەیە لەگەڵ سەرڕای ئەو قسانەش هەر هەوڵی خۆی ئەیات و ئەتوانێت داهێنان بکات لە بوارەکەی خۆیە و لە شوێنێکی ئاوا فستیڤاڵێکی ئاوا گەورە کە فستیڤاڵەکە دیارە لەسەر ئاستی عێراق بەڕێوەچێت و چەندین زانکۆ و پەیمانگاتیە بەشدارە و مسابقەیەکیشمان بۆ ڕێکخراوە کە لە بینی زانکۆکانە براوە دیاری ئەکرێت کە هەمووشمان ئەتوانم بڵێم براوەین چونکە ئەوەی هاتۆتە ئێرە بە چەند فلتەرێکی شار ڕۆیشتووە. ئەلحەمدولە منیش یەکێکم لە پرۆژەکتەکان. باسی پرۆژەکە بکەین. پرۆژەکەی تۆ چییە؟ پرۆژەکەی من بە ناوی RPA-ەوەیە کە یەکەمین داهێنانە لە جیهان بەبێ وەرگرتنی خوێن لە کەسەکە پشکنینی گشتی خوێنی بۆ بکرێت کە بە ڕێژەیەکی ئەکوریسیکی زۆر بەش یانی دقیقیەکی زۆر بەرز بەڵە سایەنەوە تو هەشت یانی ئەتوانرێت ئەم جیازە لە نەخۆشخانەکان بەکار بهێنرێت و دکتۆر پشتی پێ ببەستێت. پشکنینەکە لە ڕێ ئامێرەکەوە؟ بەڵێ تەنها لە ڕێ ئامێرەکەوە ئەمە پرۆتۆتایبە بەهۆی ئەوەی جارێت ئامێرەکە حاضر نەبوو بە ڕئیسی ئەم کۆمپیوتەرەمان بۆ داناوە بۆ شوێنگرەوەی لە ڕێ ئەمەداتا ئەنێرێ بۆ کۆمپیوتەرەکە و شیکاریەکان ئەکات. ئەگەر حەزیشتان لێ ئەتوانین تاقی بکەین. بێگومان دوای پرۆگرامەکەەوە من پشکنینی خۆمەکەم بۆ تاقیکردنەوەیە. من لە خزمەتتان. سپاس بۆ بەشداری بەخێر بن. زۆر سپاس بۆ ئێوەش. دەستخۆش. هەر لە درێژایی فستیڤاڵەکە کۆمەڵی گەنجی بەهرەمەندتیایە بەشدارن کۆمەڵێک کاری بەتواناتیایە بەدیەکرێ. من پێم خۆشە سەرنجی ئەوان زیاتر بێت وەک لە قسەکانی من. سڵاوت لێ بێم کاتۆش بێت بەخێر بێت. زۆر سپاس. ئەتوانین باسی سەرەتا باسی گرنگی فستیڤاڵەکە بکەین تا چەند بۆ ئێوەی گەنج و داهێنەر گرنگە ئەم جۆرە فستیڤاڵە. وڵایی ڕاستیەکەی پێشەکەی بە خێراتتان دەکەین بۆ ئێران فستیڤاڵە گرنگە هەموو ساڵێک بکرێت بۆ ئەو کەسانی کە لەسەر ئاستی مەحەدەکە بە یەکەم و دووەم و سێم دەرچوون لە هەموو ساڵێک لە کولێ و مەحەدەکانە لە کۆلێژەکانە مەشروعێکیان بەحسێ دروست ئەکرێت بۆ کۆتا ساڵەکان ئەتر بەپێی ئەو شتەشە بە یەکەم و دووەم و سێم دەرەچن فستیڤاڵش یعنی باشە بکرێت بۆ ئەو یەکەم و دوانەنی وەکو دەستخۆشیەک بێت وەکو کوڕیارێک بێت ئەو مەشروع بەسانە بفرۆشرێت یان وەکو ناودەرکردنێک بێت بەو شێوەیە. باش باسی پرۆژەکەی خۆتکەین داهێنەری تۆ لەم بەشداریکردن لەم فستیڤاڵەیە لە چیدا؟ بەڵێ من وەکو خۆم لە مەحەتەقەنەکەی کەرکووک بووم لە بەشی ئەنزیمەت حاسوبم. مەشروعێکمان دروست کرد لەگەڵ گروپێکان. ئەو مەشروعی ئێمە دروستمان کردووە لەسەر ئاستی مەحەدەکە لەسەر ئاسی هەموو مەحەد بە سێم دەرچوین. ئەمەش جێگای شانازیە بۆ ئێمە بێگومان. بەو پێش
ئەتوانین بڕۆینەوە بەرنامەکە باسیکەین دواریم بۆنە ئەم بەرنامەمان دروست کردووە بۆ بەرنامەی قسط فرۆشتن واتە کاری کڕیار ئاسانەکات قسط وەرگرتن و وەک بڵێ قەرزکردن و دانانەوە لێرەدا سی زەرفمان بەکارهێناوە لەگەڵ دروستکردنی بەرنامەکەیە بەرنامەی ڤیژۆڵ بەسمان بەکارهێناوە بە هاوکاری ئەوە توانیمان ئەو بەرنامەیە جوانان دروست بکەین یوزەر فۆرمی یەکەم بۆ کەسێکە بیاوێت لە شوێنێکە ینی ئەم بەرنامەیە بەعام بەگشتی بۆ فرۆشگاکان زۆر بەکاردێت چکە کڕین و فرۆشتنە ئاها بەشی پرێنت و ئەو شتانە کەسێک بێت کۆمپیوتەرێک بفرۆشێت یان کەسێک بێت کۆمپیوتەرێک بزانێت بکڕێت یان لاپتۆپێک یان مۆبایلێک ئێمە ناوی ئەو کەسە تۆمان ئاکەین ژمارەی مۆبایلی عینوانی شوێنی نیشتە جێبوونی لەگەڵ ئەوەشدا ئەو قیمەی ئەو شتێک کە ئەیبات بەشی لیزەر فۆرمی دووەم بۆ بەکاردێت کە ئەو کەسە بێوێت قەرزێک بداتەوە یان وەریگرێتەوە باشە یان زیادی کات یوزەر فۆرمی سێز بە بەشی پرێنتە ئەمە لە هەموو شەریکیەکە باو یان لە هەموو بەرنامەیەەکە ئەم شتە زۆر گرنگە ئەوکو بەڵگەیەک بەشی پرێنتش پارچەی پلیتێک ئەها وەکو بەڵگەیەک کە لەلای ئەو کەسە بمێنێتەوە هەتا بزانێت چەندی قەرزی وەرگرتووە چنێکی ماوەتەوە زۆر سوپاس بەخێر جەنابەت هەر بژیت یارە هەر وەک ئاماژەمان پێکردنەوەی کە لێرە لە بەشداربووی ئەم فستیڤاڵان بەشێکی زۆر لە گەنجانی ئەم نیشتیمانە دیارە زۆریان بەهرەمەندن زۆریان ئەتوانین بڵین داهێنەرن لە بوارەکەی خۆیان کۆمەڵی کاری تر بەدیەکرێ من پێم خۆشە باس لە پرۆژەکان بکەین پێم خۆشە باس لەوانە بکەین کە ئامێرێکە و داهێنەری تایە دیارە ستافی دروستکردنی ئەم ئامێرە خۆیان لێرەن پێم خۆشە لەگەڵ خۆیان گفتوگۆ بکەم سڵاوتان لێبێتم کاتان باش کاتیەوە باشتر سپاس وەکو بەشداربوویەک لەم فستیڤاڵە تاچن بۆ خودی ئێوە لەم جۆرە فستیڤاڵانە تایبەتمەندە و گرنگیشە لە هەمان پێگومانم جۆرە فستیڤالانە بۆ ئێمە گرینگە ئێمە وەکو بەشی میکانیک لە زانکۆی کەرکووک پێشتریش لە چەند کەرنەڤاڵێکی ترا وەکو هاوشێوەی ئەمە بەشدار بووینە و پرۆژەی تریشمان هەبووە ئەم پرۆژەیە هین ئەم ساڵ بوو کە دروستمان کرد ئەمە شێوەیەکی وەکو بڵێ ئامێرێکی میکانیکیە بۆ پیشاندانی شەپۆلەکانی ساین و کۆساین بە شێوەیەکی وێنەیە وەک ئیبینین و شوانین هەر شەپۆلێکمان بێ بەهۆی گۆڕانی بە شێوەی گۆڕانی کامشەفتەکە توانین پیشانی بدەین و ئێمە پرۆژەی تریشمان هەیە لەم ساڵ ئێمە قۆناغی چوارەمی لەم ساڵ پرۆژەی دەرچوونمان هەیە پێکەوە خەریکین کار لەسەر کاری ڕۆبۆتیکەکەین بێگومان بەشدارە بین لە کارنەڤاڵەکانی تریشە پیشانی ئەمە کۆتا داهێنان نییە داهێنانی تریش لە کەشتی بەڵێ ئێمە پێش ئەمەش داهێنانی ترمان کردووە و کاری ترمان کردو بەشداریشمان پێکردووە لە کارنەڤاڵەکانە و دوای ئەمەش بەردەوام مەبین وەکوتیشم ئێمە پرۆژەیەکمان هەیە ئەم ساڵ ئێمە لە قۆناغی چوارەمین کە پرۆژەی دەرچوو نەکاری لەسەرەکەین ئەتوانین بڵێن گەنجانمان پڕن لە وزە و پڕن لە ئیبداع لە هەریەکە و لە بواری خۆی بێگومان ئێمە لە زانکۆی کەرکووک لە هەر بەشێکە کە تایبەت بە بەشەکەی خۆی ئێمە بینیومانە لە کارنەڤاڵەکان تریشە بەردەوام لە کار و چالاکیە بەشدار بوونە و بەشدار بوون لە داهێنانە لە ئیبتیکارە لە اختراع ینی کاری زۆر جوانیان پێشکەش کردو و ئەگەر زیاتر پشگیری بکەن بێگومان پەرادەن بە و بەهرانی خۆشیان لە درێژایی فستیڤاڵەکە دەست بەکاربوونیان فستیڤاڵە ستافێکی تەندروستی لێرە بەدیەکرێ بۆ پشکنینی دگان هاوکات بۆ پشکنینی زەخت و کۆمەڵی بابەتی تر ئامانج لەمان چییە لێرە لە بەشداریکردنیان لە فستیڤاڵەکە پێم خۆشە لەگەڵ یەکێک لەم بەڕێزانە گفتوگۆ بکەم خاتون گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم سڵاوتێ بێم کاتت باش گرنگی ئەم فستیڤاڵە تا چەند بۆ خودیەوە تایبەتمەندە ماشي نحكي بالعربي ما في أي مشكلة المهم بمشاركتكم بهذا المهرجان اللي أحد كلش مهم تشاركون بكذا مهرجانات تينا قشتين أوكي أيكي نوبة كرديش كشمانية تايبت مندي أم فستيفالان بخودي إيه وتعشان جرين طبعا جرين جيم حزكين لشتو كوا دائما مشاركة بكين لبر نيو لايف دائما حزكة لشتو كوا بردوام به وحزكين دائما يردم دي خلق بدين ويرمدي او مهرجانا بوشتانا لبر دائما اوشتانا بردوامي بو كركوك وبو گنجاني كركوك دائما خوشة بو شتو كوا بكين ببردوام گنجان خاوني كومالي داهنانن گرنجي ام فستيفالا بو خودي خوتان تاچن لئستا گرنگ بو طبعا فستیڤاڵی هاوشێوە بۆ خوێندکار بە تایبەت زۆر گرنگە بۆیە بتوانێت پەرە بدا بۆ بەهرەیە کە هەیەی بتوانێت ینی بچێتە ئاسی ئەدڤانسەوە یان
هەر شتێ لانی پەیوەندیدار بتوانێت بیبینێت و سەپۆرتی بکە بێگومان باشە لە بەشداریکردنتان لەم فستیڤالە بەهرەکان تەنها بۆ گەنجەکان بوون لە ڕێگە نێر یاخود ئەتوانین بڵێ خانمانیشتیایە بەشدارن کۆمەڵی ئەزمموی خۆیان بێگومان خانمانیشتیا بەشدارن ئێمەش ئەزمموی خۆمانەیە و ئەتوانین لێرە بیخەینە ڕوو باشە بەشداریکردنتان لەم فستیڤالە داهێنانی ئێوە چی بوو؟ دروستکردنی وێبسایتێک بوو بۆ دکتۆرەکان ئەوە داهێنانەکەی ئێمە بوو ئەتوانن دکتۆرەکان چۆن سوودی لێ ببین ئێمە ئەم وێبسایتەمان بە ئەلکترۆن بوونی ناونووسینە بۆ نونە تۆ لە ماڵەوەی ئەتوێن ناو خۆ بنووسی لای هەرێکێک لە دکتۆرەکان ئەمە لەوە هەم قەرەباڵغی عادەکان کەم ئەبێتەوە هەم کات بۆ نەخۆش ئەگەڕێتەوە ئەو کاتە تۆ لە عادێکە ئەگەر زۆر قەرەباڵغ بێت جەنجاڵێکی زۆر هەبێ نەخۆشی بڵاوە بەڵام لە ڕێی ئەم وێبسایتەوە ئەتوانی کار ئاسانێکە هەم بۆ نەخۆش و هەم بۆ دکتۆرەکانیش کاریەکە ئەگەر پزیشکەکان بیانەوێ کاری خۆیان ئاسان کە نەتوانن لە ڕێگایەوە ئاسانێکی زۆرە بۆ دکتۆرەکان هەروە ئێمە زانیاری کەسیشمان تیا داخل کردو دکتۆرەکە زیاتر بەرچاوڕوونی ئەبێت بۆ نەخۆشەکە بۆ نمونە ئێمە لە زانیارە کەسەکانمان چین بەچ دەرمانێک هەستیاریەیان پێشتر چ جۆرە نەشتەرگەریەکی کردویان ئەو کەسانەمان هەیە نەخۆشی درێژخایانیان هەیە لە ڕێی ئەم وێبسایتەوە ئاگادە هەم بەرچاوڕوونیە بۆ نەخۆشەکە و هەم بۆ دکتۆرەکەش دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئەتوانین بڵین بۆ داهاتوەکان دەرچۆکان تەنها گرنگە چاوەڕوانی دامەزراندن کەن یاخود هەر یەکە و توانە و بەهرەی خۆی و حکوومەت سوودی لێبین بە تاکید نابێت چاوەڕوان دامەزراندن بکەن چونکە هەر تاکێک لەم کوردەمان هیچ کەمتر نییە لەوانەی دەروێ وڵات دەتوانن یعنی ئەگەر سەپۆرتیان هەبێ شتی باشیان لە گەنجانی وڵات و خوێندکارانی زانکۆ بتوان لانی پەیوەندیدار سەپۆرتیان بکەن پێستیان بە دامەزراندن نابێشەوە کۆمەڵی لێرە گەنجە بینین خاوەنی هەریەکە و خاوەنی داهێنانێکە هەریەکە و خاوەنی ئەزمموونێکە بەگشتی لەم جۆرە فستیڤالانە کە خودی خۆت لێرە بووی لە سەرەتاوە تا چەند گرنگە بۆ گەنجەکانمان بڕەخسێ طبعا گرنگێکی خۆی هەیە هەریکێک لە ئێمە کە لێرە بووینە ویستمانە سوودێک زانیاریە شتێکمان دەست بکەوێت کە لێرانش ئەمانی هاتوونە ئەم داهێنانیان کردووە ئەو داهێنانانە بوونە کەویستیانە بە ئێمیشی بگەێنن بۆیە فستیڤالێکی ئاواش ڕێک خراوە کە ئەو داهێنانی ئەوان کردویانە ئەو داهێنانە بە ئێمە بگەێنن کەوا ئەنجامیاندا و ئێمەش بتوانین یعنی سود لە داهێنانەکانیان ببینین و بتوانین ئێمەش پەرە بە داهێنان بدەین و داهێنان ئەنجام بدەین باشە بەشێکیان بەدیەکەین خوێندکارن وایە و بەشێکیان دەرچوانن ئەتوانین بڵین تەنها بتوانین پشت بە دامەزراندن بەستین یاخود کەرتێکی تایبەت هەبێ بۆی سوود لەو هەموو گەنجە ببینێت نا بە پێچەوانەوە ناتوانین بەس پشت بەوە ببەستینکەوە یعنی چاوەڕێی دامەزراندن بکەین ئەبێ هەر یەکێک لە ئێمە بۆ خۆی هەوڵ بدات بتوانێت یعنی بتوانێت تاکێک بێت لە کۆمەلگا کە پشت بە خۆی ببەستێت و بتوانێت داهێنانێک بکات و سەرکەوتوو بێت یارە سپاس بۆ تۆ لەگەڵ یەکێک لە دامەزرێنەری فستیڤاڵی کەرکووک بۆ تەکنەلۆژیا و داهێنان سەبارەت بە گرنگی ئەم فستیڤاڵە گفتوگۆکەم کاکارە سڵاوت لێ بێ و سپاس دەکەم سڵاو لە ئێوەش بەخێر بێن سپاس دەکەم بەگشتی ئەمە چەندەم فستیڤاڵتانە و تا چەند ئەم جۆرە فستیڤاڵانە تایبەتمەند و گرنگە بۆ گەنجانی بەهرەمەند بە تایبەت بەخێر بێن ئەمە ڤێرشنی دووەمی فستیڤاڵەکەیە بۆ ساڵی دووەم ئێمە ئەم فستیڤاڵە ئەنجامەدەین ئەم فستیڤاڵە پێک هاتووە لە دوو ڕۆژ ڕۆژی یەکەم دوو تایمە تایمی یەکەم کۆمەڵێک سیمیناری زانستی و تەکنۆلۆژی کۆمەڵێک دکتۆری زانکۆ پەیمانگەکانن تایمی دووەممان پانێڵێکە بە هەمان شێوە کۆمەڵێک شارەزا و دکتۆر چەند بابەتیشان ئامادە کردووە مناقشەیەکەین بۆ ئامادەبوان و ئامادەبوانیش بۆیان هەیە پرسیار بکەن ئەمە ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم ئەو پرۆژانەی کە لە ئاستی زانکۆ و پەیمانگەکانی عێراق و هەرێمی کوردستان ئامادە کراون عەرزەکرێ و ئێمە لیژنەیەکشمان هەیە لە کۆمەڵێک دکتۆر پێک هاتووە ئەم دکتۆرانە دێن پرۆژەکان بەسەرەکەنەوە تەقیم بڵین هەڵسەنگاندن بۆ پرۆژەکانەکەن و یەکەم و دووەم و سێەمی پرۆژەکان خەڵاتی مادیەکەن و چەند بڵین ڕێکخراوێکشمان بڵین کۆنتاکتمان کردووە لەگەڵ ئێن ئامادەمان کردوون دێن ئەوانیش خۆیان لیژنیان هەیە پرۆژەکان بەسەرەکەنەوە
بەڵێنیان پێداوین ئەو پرۆژانەی کە پێویستی بە هاوکاریە و کۆمەلگا سوودی لێ دەبینێت هاوکاریان بکەن و بەرەو پێشیان بەر. باشە فستیڤالەکە لە چی ئاستێکە بەگشتی؟ فستیڤالەکە لەسەر ئاستی زانکۆ و پەیمانگەکانە. ئەو پرۆژانەی کە فێرخوازان ساڵانە لە زانکۆ پەیمانگەکان ئامادەیەکەن دێن لێرە پیشانیەدەن بۆی هەم خەڵک ببینێت و هەم لایەنی پەیوەندیدار. ئەمە زۆر پرۆژەمان هەیە داتابەیزە کۆمپانیا هەیە چەند جیهت هەیە ینی پێویستی بەو داتابەیزانەیە دێن ئەلێرە ئامادەیان دەرەبڕن لە نێمە پێویستمان بۆ داتابەیزانەیە لەگەڵ فێرخوازەکان و ئێمەش بتوانین کۆنتاکتیان بۆ دروستەکەین و بۆی تەنسیق بێ و بە بازارکردنێک بۆ ئەو پرۆژانەش دروست بێت لای لە فستیڤال. باشە فستیڤالەکە 2 ڕۆژ بەردەوامە بێ؟ بەڵێ 2 ڕۆژ 2 ڕۆژ بەردەوامە کات سعاتان بۆ دەستنیشان کردووە؟ بەڵێ بەڵێ بە ڕۆژی یەکەم بە هەمان شێوە ینی ڕۆژ دووەمی شەروایە کاتژمێر 10 بەیانی دەست پێ دەکات بۆ کاتژمێر 12 نیوەڕۆ ڕێستێک وەرەگرین دواتر دوای نیوەڕۆ کاتژمێر 2 بۆ 5 بە هەمان شێوە دەست پێ دەکات ڕۆژی یەکەم و دووەمی شەروایە. باشە ئەتوانین بڵین بەگشتی ئامانج لەم فستیڤاڵە پێشاندانی بەهرەی گەنجانە و لە هەمان کات بتوانین تەنها پشت بە دامەزراندن نەبەستین ڕۆکەتی تایبەت بۆ گەنجەکانمان بکرێتەوە. بەڵێ بە تاکید ئامانجی ئێمە پیشاندانی توانەکانی ئەم گەنجانەیە کە لە زانکۆ پەیمانگەکان هەیە و دروستکردنی کۆنتاکتێکەوە گوتم لە بینی کۆمپانیەکان لە بینی شوێنەکان و بۆ ئەم پرۆژانەی کە ئامادەکرێت بەڕاستی من خۆم تا ئێستا 3 پرۆژەم بەسەر کردەوە شتی زۆر باشم بینی یەکێک لەوانە ئەو فینگەر پرینتەیە کە لە ڕێی فینگەر پرینتەوە پەنجەتەوە فەحسی کۆمەڵێک فەحسی خوێنت بۆەکە ئەوە شتێکی تازە بوو بەنسبەت من ساڵانە بەشداری چەندین فستیڤاڵی شەکەم لەو بابەتە شتم نەبیبینی بوو یەکێشکەم بینی بە هەمان شێوە سکایگارد ئەویش پرۆژەیەکە بەڕاستی ئەمڕۆ سەردەمی درۆنە لە هەرێم و لە عێراق بە تایبەتی هەرێم ئەمە کێشەی درۆنمان زۆرە ڕۆژانە قەسفمانەکرێت لە ڕێی ئەم وڵاتانەوە لە ڕێی درۆنەوە ئەمە ئەوەی سکایگارد پرۆژەیەکە بچووکراوەیەکە بۆ ئەوەی ئێمە بتوانین چۆن ڕێ لە درۆن بگرین ینی ئەو فریکوێنسیانەی کە درۆن بەکاری دێنێت ئەو پرۆژەیە پێمان ئەڵێ ئەگەر ئێمە هاوکارم من منەتوانم درۆن ڕاگرم طبعا لە ناوچەیەک لە شوێنێکی دیاری کراوە بۆ نمونە لەم سنتەرە تۆتەوێت لە ڕۆژێکە یان لە هەفتەیەکە نێڵی درۆن لەم منتخەیە کاریگەری هەبێت ئەمە پرۆژەیەک هاتووە سکایگارد ینی بچووکراوەی ئەو ئیشەیە ئەنجە بۆیە بەڕاستی گەنجی باشی تایە پرۆژەی باشی تایە توانای باشی تایە بە هیوام کۆمپانیەکان لایەنەکان هەموو ئەو شوێنانەی پێویستیان بەم تاقانەیە بەم موزانەیە بينه بيشو أم بابتانا ببينه. أهمية كذا مهرجانات اللي أحد مهم لكم كشباب؟ والله هو المهرجانات ساعدنا حتى نعرض المشاريع مالتنا والأفكار مالتنا حتى على أمل إنه نحصل دعم بالمستقبل من الحكومة أو من الجهات الخاصة أو الشركات الأهلية، فهذا راح يساعدنا حتى نطور أكثر من مواهبنا، لأن نشوف أكو دعم واستجابة من الشركات أو المؤسسات الحكومية، فهيك معارض راح نقدر نعرض يعني الأفكار مالتنا، الاختراعات مالتنا، الأشياء اللي نقدر نسويها، المهارات مالتنا، حتى على أمل إنه نجذب الشركات أو المؤسسات الحكومية حتى يدعمونا بمشاريع أكثر. أكيد ماشي. إبداعك شنو كان بمشاركتك بهذا المهرجان؟ أنا كقسم بيئة وتلوث، أنا مهندس بيئة، نعم. فإحنا قسمنا لازم نعرف شنو طبيعة التلوث وشنو هي العناصر الموجودة بالهواء حتى نعالج التلوث. فإحنا لازم شلون نقيس التلوث؟ لازم إما تكون محطة أرضية ثابتة، لازم نروح عليها بمكان بعيد أو شيء، وهاي المحطة ما تقيس بشكل يعني بداخل المدينة أو مكانات الصناعية أو هاي الأماكن يعني المزدحمة. فبدل ما نروح على هاي الأماكن إحنا سوينا المحطة هي راح تنتقل، يعني المحطة هي اللي تروح مو إحنا اللي نروح، هي اللي راح تقيس على ارتفاعات مختلفة. الدرون راح تطير من خلال الGPS يعني على ارتفاعات مختلفة ولوكيشنات محددة، فهي راح تقيس التلوث بصورة دقيقة بدون حاجة إحنا نروح. يعني كمهندس بيئة ما يحتاج أنا أروح لهاي الأماكن الخطرة مثل مصانع وهاي، أدز الدرون تقيس للتلوث، حتعرف شنو هي المشاكل، حتعرف بعدين شلون أعالجها. تمام. عن طريق الدرون تقيس التلوث الموجود بالهواء. موجود بالهواء. اي بدل ما اعتمد على محطات ارضيه ثابته، نعم. راح الدرون هي تروح على الاماكن فتكون مخصصه اكثر ودقيقه اكثر والمكان معين، يعني نفس المكان بالضبط اللي اريد انا اقيسه. انت جربته يعني هذا التجربه سويت؟ اكيد، وطيرته داخل كليه التقنيه
داخل كلية التقنية في كركوك، طيرته وأخذت القراءات، وكان بحضور العميد سيد العميد المحترم. زين، شرط مهم احنا ننتظر التعيين لو يكون عندنا شركات دعم اكثر. ايه اكيد، احنا ما يصير نعتمد كل التعيين، يعني كل الدول العالم معتمدين على القطاع الخاص بشكل اكثر، بس احنا بالعراق لان القطاع الخاص شويه قليل فيحتاج دعم اكثر من الحكومات والشركات الخاصه حتى تدعم الشباب. عشان سيرة كمان بروجيا زياتر اتواني مڵی نەوانی کە باخیان هەیە یاخود جوتیارن سوود لەم پرۆژێ وەرەگرن کۆمەڵی گەنجی خاوەن وزە خاوەن تاقەیەکی باش بەڵام بەداخەوە دەعمی خراپ. سڵاوت لێ بێمەوێتەوە تێبگەم پرۆژەکەت باس چیەکە و ئەتوانن کێ سوودی لێ وەرگرێت؟ سڵاو، سەرەتا من ناوم ئەحمەد فەلاحە لە کولەی کەرکووکەوە هاتووم، قسمی علوم حاسیبات. پرۆژەکەمان بۆ ئەو کەسانن کەوا جارێ سەفەرێیان شتێ دێتە پێشیان یاخود ناتوان بچن بۆ زەرعاتەکەیان کشتتوکاڵەکەیان یاخودەوەتە لە ماڵ دوورێکەوە ناتوانن ئاگایان لە باخچەکەیان بێت. لە ڕێگای بەرنامەیەکی موبایلەوە ئەتوانی ڕاستەوخۆ ئاگات لە هەموو باڵێن هەموو بوارەکانی کشتتوکاڵی هەمووی نەکەن باخچەکەت باڵێ بۆ منە ئاو دراوە یاخود عرزەکەی پێویستی بە ئاوە خۆی ئۆتۆماتیکی بە پێ و زەرعاتی تەمان ئەو دارە درختێکەوەشی نەداوە سەبەنە پەتاتێ یاخودە شتێکە بە پێەوە ستا هەیە پێویستی بە ئاوی زیاترە، هەیە پێویستی بە ئاوی کەمترە، هەیە پێویستی بەوەیە کە پلەی گەرمێکی بەرزبی لە پلەی گەرمی بەرزێبە، هەیە پێویستی وەیە لە پلەی گەرمی نزما بێت. تەبان ئەمە ڕادی تووشی تفتی ئاوەکەشمان بۆ پێوێت بە پێ ئەوەش بۆنە ئاوەکە ئەگەر شوێر بێت ئەوە ئاوی نات چکە با بڵێن نادروستە بۆ هەر خاکە یاخودەوەتە بۆ هەر ڕۆکێک. باشە، واتە لە ڕێی ئامێرێکەوە بە موبایلەکەوە ئەمە تەوقیتە ئەمە بەکاتە یاخود خۆت لە موبایلەکەوە ڕەتە بێت بۆ ئامێرەوە؟ ئەمە بە دوو شێوە بەکارێت، یان ئەوەتە لەسەر ستاندەرەکان کەوا باڵێنێکی شارەزە لە کشتتوکاڵ پێتەڵێ ئەبێ ڕۆژی دوجار ئاو بدێت یان ئەوەتە هەفتەی دوجار بە پێەوە خۆی ئۆتۆماتیکی ڕێکەخات، یاخودەوەتە لە ڕێگای موبایلەکەەوە هەر کات و هەر ساتێ بتەوێت خۆ دەتوانانی مزەخی ئاوەکە پێ بکەیت یاخوسەی دەرەجەی باڵێن پلەی گەرمی شوێنەکە باخچەکە باڵێ یاخود ڕادەی شێی باخچەکە بگەیت. لە کۆتا ئامانج لەم فستیڤاڵە پێشاندانی بەهرەی بەشێکی زۆر لەو گەنجانەیە کە بەشێکیان خەریج و تاویان کردووە و بەڵام بەداخەوە لە ماڵەوە دانیشتون بێ دامەزراندن بێ هەلی کار و کەرتی تایبەتیش. ئەگەر حکوومەت ئاوڕی جدی لەم کۆمەڵە گەنجە بداتەوە دڵنیام بە دروستکردنی پرۆژەکانیان کۆمەڵی داهێنانی جوان و نوێ ئەکەنەکایە لە نێو ئەم ژیانە. بە حکوومەت و ئیدارە و دەسەڵات بە تایبەت دەستی یارمەتی بۆ کۆمەڵە گەنجە بەرن بتوانن بۆ داهاتوویەک کار بکەن کە پڕ بێت لە وزە و توانە هەروەک لێرە بەدیمان کرد کۆمەڵی توانە و وزەی باش لە نێو گەنجەکانمان هەیە بەبێ هیچ جیاوازێک لە تەواوی چین و توێژەکان بە هەموو نەتەوەکانیش. فستیڤاڵەکە 2 ڕۆژ بەردەوامە بێ کاتەکانشی دیاری کراون. من هاتمە کۆتایی هەر شاد